الو جنگیز هاو باش ئەوڕۆ یەکترمان نبینی هیوادارم بێم بێزار نەبووبی بۆ خۆم یاری یەکترم دۆزیوەتەوە جنگیز ئەو شتە دوێنێ وتمان دەربارەی عەلی ئەمڕۆ بێمەلات دوا وەڵام دەدەی سەبارەت بەو زیاتر قسە دەکەین ئەزەل ڕێگایەکتر دەدۆزینەوە بۆ ئەمە ڕێگای ترت نییە جەنگیز تاکو شەو درەنگ بڕارێکم لە تۆ دەوێت تا بەڕاستی بزانم مناو ڕێگای لەگەڵ تۆ یان بەبێت تۆ دەبڕم لەوێ دەدنمەوە ها باش تەفۆ وەرگرا با بچینە لای عەلی چی بکە؟ دەنجێک لە بنجوێ قسە دەکات دەتوانم قسە بکەم؟ چاوەڕێی چین؟ کێ پەیوەندی دەکە؟ ئێوتم سیرێکی بکەم و پێدا بچمەوە ئەیشان پەیوەندی دەکە بۆچی ئەزل پەیوەندی پێوە ناکات؟ دیارە دڵی نایە وەحدە سەر بکە گۆشتەکە بە تەڵەکەوەیە تەڵەکەشمان فرەداوەتە ناو دەریا بەڵام ئەوە ئیشانەی من دەیناسم بە ئاسانی واز نایەنێ ئەو ئیشانەی من دەیناسم ئێستا خۆی بە دۆ منداڵ ئامادە دەکا بەڵام هەر ئەوە ئیشە نەبوو کە خیانەتی لە تۆ کرد ئەزەل لەوانەیە بۆ ئەوەندەی کە تۆ تێگەیشتی باش نەناسی بێت ئایشان ئازەل دەتوانم داوای شتێکت لێ بکەم؟ بێگومان توانی فەرموو بۆ خاتری من شتێک دەکەی؟ بێگومان ئەگەر زوو بڵێ زووتر بۆ دەکەم دەزانم لەگەڵ جەنگیز هاوڕێن بۆیە ئەگەر نەتەوێ بیکەیتە دەگەم ئەو ژنە دەبێ ئەو شە بێتە قومارخانەکەمان دەمەوێت بە دڵنیاییەوە پێم بڵێ دەتێ بچی ئەوێ؟ حەقی تۆیە سنووری خۆم بەزان داوای لێبوورن دەکەم وازی لێ نەخێر ئەسمە شتێکی زۆر داوا نەکردووە دەزانم بۆ منە تێکەڵ بم ئەو ژنە بە دڵنیاییەوە ئەو شە لە قومارخانەکەتان دەبێت تۆ دەچی؟ بۆ تێکدانی باردۆخەکە ناچم تەنها دەمەوێت کەمێ سەر و چاوی ببینم بەڵام بە تەنها ناڕۆم تۆ لەگەڵم دێی؟ گەر پێویستی پێم بێ بێگومان کەوایە لەوێ دەبم خەبەر بدەی هەرێم بچێتە قومارخانەکە هەموو شتێکی پێ بڵێ خۆشکێ؟ گەڕایەوە سەر خۆت؟ زۆر جوان بووی بە تەمای شوێنێکی؟ شوێنێک کە دەمێکە نەچوومە بۆ ئەوێ تۆ؟ کەسێک داوای شتێکی لێم کرد دەچم وەڵامی دەدەمەوە چاوت کەوە عەلی گوێ لە خاڵۆ نەبوو دێ یەکەم جاریش دێتە سەر تۆ مێشیان بپڕژێنە هەموویان بکوژە تەنها خۆت لەسەر پێ بمێنەوە چۆن؟ بەڵام شتێکی لەمە باشتر هەیە خۆت بکوژە ها؟ چی دەڵێ؟ نابێ
چی بووە لە قومارخانە بووین شتێ بووە؟ شتێک هەیە لێی دڵنیا نیم با بیڵێم تووشی دڵە ڕاوکێت نەکەم ئەگەر نەیڵێ ئەو کاتە خۆت تووشیت لە ڕاوچێ دەبی تەفەوە ها برا گیانەکەم ئەم شوجوڵەیە لە ئارادایە چۆن؟ پیاوی نوێمان کڕیوە من هەر ناشیان ناسم لە لایەکتر چی بۆ کوڕەبیلێ؟ پەیوەندیەک بۆ کاکسەنگیز هاتووە وا بزانم ئەزەل بووە گوێم لە قسەکانیان ڕاگرت دایان کود ئەو شوچاری کاک عەلی دەکەین پاشان کاک عەلی من نامەیە کەس تاوانبار بکەم بەڵام کاکسەنگیز وتی من وا دەکەم کاک عەلی ببێت چەک بهێن و ئەوانەی تریش خۆچاریان بکەم لەوانەیە من هەڵە تێگەیشتێتم بڕۆ قومارخانە و چاوەڕوانی فەرمانم بە تەفە ئەو شۆ چوونە ژوورەوە لە هاتنە دەرەوە لە گۆڕەیە چیتر؟ تەفە من و تۆ سەربازی پارەکانین ئێمە هەردووکمان بە حیساب بۆ خاتری خۆمان دەژین بەڵام بۆ خاتری کەسانی تر خۆمان بەکوشتن دەدەین من و تۆ تەفۆ هەوڵدا بەڵام هەموو جارێک بە خۆمان پێوە دەبین ها دەبێکەی حیساب بۆ گەورەی ئێمە بکرێت تەفۆ نازانم دەبێت کەی واز بهێنن لە بەردەوام فڕەدانمان بۆ کەنارەکان هیچ کات لە قومارخانە یەکتر دەبینینەوە کاک عەلی ناوی من عەلی گاس هەڵگری عەلی ڕۆژانێک فیتەر بووم دەوڵەمەند بووم چونکە پیاوم کوشت چونکە براکەمم فرۆشت لەمە خراپتر هەیە؟ هەرچیم کردبێ بە ئەنقەس کردومە زیاترم ویستووە لە هەموو شتێک لە هیچ شتێکدا بێدڵی خۆم نەکردووە نە لە دۆزەق دەترسم نە لە کەسێ هەرچیم کردبێ خۆم بە خۆمم کردووە نەڵێن ڕۆژێک دێ و پەشیمان دەبێتەوە لەسەر کاغەزی هەر خراپەیەک ئیمزای خۆم کردووە وا بزانم ئازادی خۆم کڕیوە عیبی من ئەوەیە مێژووی پێش خۆمم نەخوێندێتەوە ئەم شەو ئەو شتەش بوو کە نەدەبوو بێ عەلی کاروبارەکان چۆن دەڕوە؟ وا بزانم بەرازەکە دەرچوو عاقڵە نا باوەڕ ناکەم عەلی هەواڵێکی خۆشم بێ بۆ تۆ نا باوەڕ ناکەم چییە؟ لە تەلەفۆن نابێ بەڕاکردن وەرە دەی کاکە لە شەحنم دامەنێوە باشەوە هاتم مەڕۆ هەتا دێم ها عەلی ئەزەل مێشکی خواردومە لەبەر تۆ جەنابی دەڵێ و عەلیە مافیایە و هیچی تر با پێی نیشان دەی ئەو شۆ بەبێ چەکوەرە باشە؟ جاگەر حەز دەکەی بە ڕووتی دێم ها عەلی بە قوربانی چاوەکانتم ئەو شۆ بە ئاسایی و بێ خۆ پیشاندان وەرە وازە و یاری شەڕاویانت بێنە ئەو شۆ با ئەو شۆ شارستانیانە بێنە ناو بابەتەکەوە لە یەک ها؟ کەوایە گەر شتێک ڕووبدا تۆ من دەپارێزی پەیمان
ئازەل بەهار خۆشم دەوێ ئەزەل هەموو کاتێک لا دەبم بەهار گەرمنیشت نەوێ لەوێ دەبم بەهار چاک دەبینەوە پەیمان بۆ تۆ نەخێر چاک نبینەوە خۆشم دەوێ ئەزەل وەکو کچێک کەوتوێتە دابی کوڕەکەەوە خۆشم دەوێ تا دو هەناسەم خۆشم دەوێ بەهار بەم ژینە تاریکەمەوە تۆمان خۆش دەوێ بەم نەخۆشیە شێر پەنجەمەوە خۆشم دەوێ من بەو دڵەمان دوێشمەوە خۆشم دەوێ ئەزەل ئاڵە هەڵگر خۆشم دەوێ خۆشم دەوێ چەر بە بڕیارێکە داومە خۆشم دەوێ لێت دەپاڕێمەوە گەر تۆش ڕۆژێک منت خۆشویست ئەوە خۆشمت بێ ئێستا ناتوانم بۆستم ئێستا ناتوانم بیرکەمەوە بەهار شانسێکی باش بەڕێزان ئەم بەڕێزەش جەنگیزەتای ئۆ جەنگیزی بەناوبانگ جەناب تیانی وەڵڵا هەچتان بیستوێ درۆیە هەموو لای خۆشحاڵن هەمووتان قازانجتان کردووە لەگەڵ ئەزەل کاری ئەو تێ لە بکەی لە هەمووان زیاتر قازانج دەکەی ئەوە لەم بیستی باشترە چۆن توانیت ئەمانە بێنیە ئێرە ئەمانە خاوەن ئۆتێلە بەناوبانگەکانی تورکیان دەزانم ئەوە چەند ساڵە خاوەن ئۆتێلێکم هەر نەهاتوونە مەرحەبایەکیشم بکەن لەمە دو مەرحەبات دەکەن جەنگیز چاوەڕێ برای توم دەربارەی عەلی جەنگیز لەمە دوا کورسی تۆ لە نێوان ئەمانەدایە ئازەل نازم نەست پێ کردووە یان نا لەگەڵ تۆ ڕێگایەکی بێگەڕانەوەم گرتووە دەترسی؟ هەڵی دەبزانە من چیم؟ بوەستە باسەیەکەم تۆ ئەوەی ئەیشان یاریەکەتانم تێک نەدابێن ئەوە هاتم بۆ ئەوەی هەموو یاریەکەتان لێ چێک بدەم خۆم بە تەنیا دێم بۆ ئەوەی بەرەنگاری هەمووتان ببمەوە ئێوە فێڵبازن ئێوە لە نێوان خۆتان ڕێک دەکەون مفاجئەیەکی جوانە چۆن ئەمە هاتە عەقڵت؟ وتم با گۆڕانکاری ڕوو بدەم دیارە زۆر جوان پێێتەوە دیارە ببورن جەنگیز دەتوانین قسە بکەین؟ یەکەم جار لەگەڵ ئەیشان کە ئیشان دێتە ئێرە دنیا ڕادەوەستێ ببورە نا ئێوە کاری خۆتان بکەن منیش لەم ناوە دەسوڕێمەوە با بزانین بێمێ من تۆ دەتوانیت چکارێ بکەی جەنگیز عەلی جەنگیز بەڵێ عەلی بەڵێ عەلی
مردنی دوای وەڕۆ تێنەگەیشتم نایە کۆکتێلەکەیە ئێوەش تاقیکەنەوە ئەو زۆر توندا بەڵام خۆشە یعنی بەدڵتە من دەمێکە جگە لەم کۆکتێلەیەکی تر ناخۆمەوە ئێوە یەکەم جارتانە بەڵێ بەڵام تازە فێر بووم ئیتر داوای دەکەم کە یەکەم جار دەیخۆیتەوە سەری مرۆڤ دەسوڕێنێ بەڵام دواتر کە ڕاهاتی ئیتر ئاسایی دەبێت بەڕاستی باشە بۆچی دەیخۆیتەوە گەر نەخۆمەوە لە بیر دەکرێ و دەڕوا هەندێک جار شتێک دەڵێم یەکەم پەرداغ من خواردمەوە بە هەر شێوەیەک بێ دووە پەرداغیش بۆ منە تۆ دڵی کەسانی ترش خۆش دەکەی ئێوە میوانن منیش خاوەن ماڵم چاوت لێیە گردەڵی فرمەوەش بۆوە چۆن سێرم کەم هەموو باڕەکە هی منە ئەوی تۆش دەیخۆیتەوە ئەوەندە نرخی نییە لام پارداغێکی تر تکایە من تەنیا خۆم هاتوومە چونکە ئەو شتە لە مندا هەیە لە ئێوەدا نییە چونکە شەرم گەردەلوولێکی هەست پێ نەکراوە شەرم بێ ئازارترین دوژمنە شەرم گەورەترین نەعلەتە ئەی جەنگیز لە کۆتای بڕیاری چیتدا هەروەک پێم وتی هاوبەش بۆ وەرگرتن پێویستە هەندێک شت بدەیت دەزانم تووشم پێڕازی ناکرێت بۆیە ناچارم دەبێ بەڕێکم بەڵام بۆ بەڕێکردنی عەلی دەبێت شتێکی بدەینێ یانی لێرە عەلی دەکەیتە هاوبەشی خۆت یەک ساڵ لێرە دەڕوخێنێ واز لەگاڵتە بێنن حەقی خۆیەتی بێگومان زۆر پێی خۆش دەبێ با بکەینە مفاجە بۆی بێگومان گیانە باڵ دەگرێت پەیوەندیم پێوە کرد ئێستا دێ پێم وت بەبێ چەک وەرە وەک تۆ وتت بە خاوەن ئۆتێلەکان نیگەران نەکەین جەنگیز وتم با خۆی منیش لە شەرباکەدا هەبێ وتیان پێویستیان پیاوە بۆ ئێرە منیش هەندێک پیاوم هێناوە لای خۆم ئەوانە باشە بە عەلی بە سەیرێکیان بکە کەوایە هاوبەش ئەو بۆ دۆجارە بۆ کارە پرسی پێ دەکرێت دەیا بزانین ایشان
هەمووتان تەواو دەکەم وەناوی هەمووتان دێنم هەیر و ڕەشینە وەک شتەکەتان تۆ بێنم کوڕە دەبێت تۆ بکوشم کاگەلی دەبێت بکوشم گڵۆپەکان پێ بکەن کاگەلی هیچ مەترسیەک نییە هەموو شتێک بۆ تۆیە سیرکە ئەوە تۆ شێت بووی عەلی ها؟ شێت بووی؟ ئەو یاریتان بە بکرد کوڕە دەتەوێت بفرۆشی یاری چی کوڕە؟ بیگرە کلیلە خاسەکە دەمیست لێرە بتکەمە هاوبەشم بۆیە پەیوەندیم کرد ویسمان بیکەینە مفاجەئە ئەوانە بۆ خاتری تۆ لێرەنا تاوەکو هەڵیان بژێری یاری چی؟ هیچ یاری شتێک لە گۆڕە نییە عەلی تۆ شێت بووی؟ مشکی من تێکەڵی کردووە جەنگیز بڕۆ کاکە هەر ئێستا بڕۆ ماڵێ بڕۆ تەوا من دەڕۆ من حاڵم باش نییە دەچم کەمێ دەخەوم جەنگیز من بەیانی دێمەوە بەیانی و مەیانی نییەوە عەلی تەوا کەی بێمەوە هەفتەی داهاتوو دێمەوە هەفتەیەکی دریژمێوە عەلی هەر هیچی ترمێوە بڕۆ عەلی بڕۆ بۆ ماڵەوە هەر ئێستا بڕۆ جەنگیز بەسە عەلی ئیتر بێتامت کرد تاو بڕۆ سپاس تەفۆ تۆ هاوڕێکی باشی هاوڕێکی باش دێ من بە دوعا عەلی هەتایرە هات ئەیشان من توانیم تا ئاستە بێم حەزەکەی دانیشی؟ ئەزەل لێرە بم بە دەرەوە